دیارە ئەمە ڕێکخراوی وەرزشکارە دێرینەکانی شاری سلێمانی کە وەکو کارە پیرۆزەکانی خۆیانی کە بەسەرکردنەوەی هەموو وەرزشکارەکانە لەگەڵ ئەوەشدا کە من ئەندامێکم لەوێ بە باشیان زانی کە بەسەر بکرێنەوە. دیارە مێژووی گۆڕەپان و مەیدان مێژوویەکی زۆر زێڕینی هەیە و بە تایبەتی ئەوەی ئەم ئەنجامانە ئەنجامین لە لوتکەی پاڵەوانێتەکانی عێراقەوە هاتوون کە ئاسیا خان توانی وتی ڕێکۆرد بشکێنێ یان من توانیمە چەند پاڵەوانێ لەو ئاسیا دروستکەم و مای شانازیە بۆ یانە و بۆ کوردستان و بۆ شاری سلێمانی بە تایبەتی. بەڵام بەسەرکردنەوەی ئەم پاڵەوان و ڕاهێنەرەکان ئەمە شتێکی معنەوی باشە کە تا ئێستا زۆر کەمە لە کوردستان. شانازیە پرشانازیە بۆ ڕێکخراوی وەرزشکارە دیێرینەکانی کوردستان و تایبەتی سلێمانی کە ڕێزینە لە دوو قارەمانی کورد و شاری سلێمانی دکتۆر ئەحمەد بەهادین و هەروە خوێندکارێکی کە ئاسیا عەزیز ئەم دوو ناوە چوونە ناو مێژووی وەرزشی کوردستانەوە تا هەتای لە بیرمان ناچێتەوە. ئامانجی ئەم ڕێکخراوەش هەر ئەوەیە لەبیر نەچنەوە ئەو کەسانەی کە ناوی پیرۆزی کوردستان و شاری سلێمانی بەس دەنرخێن لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکە. دەستخۆشی لە ڕێکخراوی وەرزشە دێرینەکان کوردستان دەکەم کەمیان بەسەر کردەوە. من و خۆم ژمارەی پێوانەی لاوانی عێراق و ژمارەی پێشکەوتوانی کوردستانم بەناوە هیوادارم لەمە دوا بتوانم ڕقەمێکی وە تۆمار بکەم لەم ساڵا کە دێتەوە ئینشەڵا. هەم سەری مدەڕیبەکەم بەرزکەمەوە پێی و هەم خۆشم.